بسم الله الرحمن الرحيم. سيبرهاني هدايتي مدهيار آوائية همرولا لشصو هشت كيلومتري شمال الشرقي شارع السنة واقع بوا جزء شارع السنة سربناوتشي حسيناوا قدمتو بيشينيم آوائية اقريتو بو 2000 سالة بيش يعني دوران الساسانيان ام شونك ايوين لقديمة قلابوا خدم آوائية همرولا لقديمة قلابوا بناو قلاي همرولا توسط چند دانه قلای کتر محصور بوا وکو قلای حما کریم باگ وکو قلای خان احمد و چند قلای تر محصور بوا هروا اشاره پیکت قدمت دیده گریتو بو دوران ساسانیان حدودا 150 سال لما بر وقت آقای سید نجم الدین مهاجرت قال لقوان توتی بو ایرا هم رولت چوله یا بعلت بیماری بوا یا بعد اساس شر بو هر دلیل که چول اوید آقای سید نجم الدین وقتی تشریف تیری بو ایرا دواره آوان اوید و چند دانه لخانواده گوره لام منطقه و مناطق کردواری و تشریف تیرن بو ام آوایه دواره رونق اگریت شغل اکثر مردم کشاورزی و دامپروری و باغداری علی فصل بهاری شکار گلاوگیری انجام آن حدوداً 110 خانوار جمعیتی است 400 نفر جمعیتی هست. خب یکی لطایبتی مندیکان همرولا مرکز عرفان و تصوف بوا ببونه بنمالی خانواده نقشبندی که لیرا ببونه گوره پیاله که لم آوایوگ آقا شهاب و آقا جال لیرا حضوریان بوا و مالا علی فخر العلماء لیرا لأم مکانات تدریسی که دیا مالا سیحمول لم مکانا بوون زمانك همرولا شاید بیشتر نزیک قرنك دار العلوم بوا لا مناطق كردواري وهاتن بو ليرا بو علم فيربون علم الديني فيربون ليرا فراست رجبين خلق همرولم لبي ساليه ودايسه خريق بلاو طزي ارن قلك تيرينو لو ساعات حفتو شش وشتا ارن قلك تيرين او وقت تيرين يوتيانا اني نبانو اوي تيكينو لو دوا حوي دوينا دور تيانا كاو او تيا قولماني ناويو لو دا دوركي هوير اغينو حف او هشت اوي اغورينو 2 ساعات تولكيشي دا هرتا منجوي كودينوا حفرام او تيتاكل او سرديتي اكين لا او ناو تيانا تيتاكل ليرو داخوي اما ام او داخ اوي قشن تيتاكل جا وقت عوز يكين او سردكي تي اكين يتر ازاين حف او من قرا او كاسل خوارا وعتركي تيتشي وعرق كمان قلبي همرولا دیار و سرزمین سنت خوشبوی گلاوگیری پیشینه گلاوگیری لام آوایه گرتو بو 150 سال لموبر نسل به نسل ل 150 سالو دا ایسا ام سنتیانه بریو بردیا ام سنتا لواقع پیشینه ام کارا نلا کشتو کالو نلا سروشتیا هست اره گرتو باوره لمذهبیه خلق آوایی همرولا مردم همرولا باو معتقدن وقتی اچن بو مزگوت حتما اشی قلاو کنه قاو خویانه مخصوصا لروجل الجمعه لخان مكانه لجنكانه لخاتونكانه لمراسم زماونه لمراسم مذهبيه اوان شلم قلاو استفاده اكن تراجويت أشي قول مك اللار نبي أغلار بي أو عرق اللار بي تو أشيتونا قول مك ولي أغر ميزان بي عرقك أشيتنا أو كاسوان يومان السناو أو كشكي تي أني بخاطر أو بهلو نغريتوا أو تيانا أكلي أغات جي أو بايا وهالناويا أو وقت هلا غريتوا يتر أوكي أويتا أوي ولي أو كشكا أني تناو أو كاسل ناويا يتنا لي حركتك يتنا لي حركتك عرق كيتياتي بخاطر او هويريا اغين با او تاواها لناويا لغات جير تاواكا او وقت عرق كي لبرو اشيتنا او كاسواها لنا قولمكا يتر كشككيش بخاطر وانين ناو او كاسه بهلو نغريتو شون او اكلي اغات جير كاسكا لا روبي اوكا اويتي مثلا عرقك اويتي اوكا والله هسي كالا هسي عوجورة قرمزة أو شوا كالا أترقي هس أي والله أيس قولي كان هاوردي أم قولوا جديدة باوركي أو أتركي زياترة أو قولا خوي كالا شرم ولا رنا ولي أتركي خوشة أتر زريف يس
بەخشێک لە مەردم لە معموڵەن لە پانزەی گوڵانەوە ئەم ڕەم ڕەسمە ئەم کارە گوڵاوگیریە شروع ئەوێدا تقریبان ئەوەڵمانگە تاوسان ئەم کارە گوڵاوگیریە بەخشێک لە مەردم شغڵیان ئەمەسا لە قەدیمە بەو جۆرە وتم پێ گوڵاو یا ئەم گوڵباخی ئەم بوتەی گوڵباخیە بۆ حەسەر باخەکان ئستفادەیانە کرد کە لە ئەم چەند ساڵ ئەخیرە خۆشبەختانە بە کۆمەکی جەهادێکی شاوەرزی و ئێمە توانیمانە 6-7 دانە بوتە بیرین ئەیسا گوڵاو لە قەدیمە لە هەمڕۆڵا بۆ مەراسمە ئستفادەیان کرد چونکە ڕسم باس لەم ئاوایە مردم حتمما ئەچەند بۆ مزگەوت مەخسۆن ڕۆژە لە جمعە پیاکان حتمما گوڵاوەکەن بەقەو خۆیانە لە مەراسمە زەماوەنا لە مەراسمە لێتر مەسەبیە ژنەکان خاتونەکان ئەوانیش گوڵاو ئستفاداکەن لە قەدیمە بەو جۆرە بووە لە خۆشبەختانە لە ساڵە لە ئەخیرە بووە سبەوە کە مردم بتوانن گەرامەتێکی بێ مردم بێتە باعث گەشەیە ئابووری خەڵکە ئەم ئاواییە خۆشبەختانە لە ساڵە لە ئەخیرە تەوسعی پیا کردیە ئەکسەرەن ئەم لە واقعە کارە گوڵاوگیری بە دەستی خانمەکان بەڕێوەچێت و بەو جۆرەسە بەخشێک لە مردم بە شێوەی سنەتی هەنووزم گوڵاوە درێسەکەن لە ناو قازان و لە ژێر ئاگر و لە ژێر ئەمانە بەو شوێدە وەڵێ خۆب بۆ ئەوەی بتوانێت ڕێزێ ڕەونەق پیاکە بەخشێکتر لە مردم بە شێوەیەکە سەنعەتیش خەریکن لێرە گوڵاو درێسەکەن وەڵێ هەتکی خۆش بووە هەتکی قەشەنگە شاید بەهرەوەریە سەنعەتیەکە فرەتر بێ وەلێ سنەتیەکە تەرەفداری فرەست و مردم حەز بە ئۆرگانیاکەن کە خۆشبەختانە هەنووز حفز بووە ئەمە لە منتەقەی ئێمە پێژن گوڵباخی بە فارسیەکەی وێدە گوڵی محەممەدی بوومی ئەم منتەقەسە لە ساڵە لە ئەخیریشە جەهادێکی شاوەرزی حدودان 5,000 دانەی بوتەی دابێمان ئێمە کشتمان کردی شکر بخوا لە دوای 3 ساڵ هاتێسە بەهرا هەتکی هەم خۆش بووە خۆش ئەترە بۆ ئەوەی ئەم سنەتە ڕێزە ڕۆنەق پیاکە بۆ ئەوەیە کە دەرامەتێکی بێ بۆ مردم ئێمە لە ساڵە لە قەبلە لە ساڵە لە پێشوە 2 دەورە فستیواڵە گوڵاوگیریمان لە ئاوایی هەمڕۆڵە بەرگوزار کرد یانێ بە حدێک مردم ئەستەقبالیان کرد جێگە نەو لە نام ئاواییە جێگە نەو جێگەی ماشین پارکەین مردم ئەستەقبالێک فریان لێ کرد لەواقع ئەم جەشن ئەم فستیواڵە بۆ ئەوە بۆ ئاوایی هەمڕۆڵە معرەفی بوێ گوڵە هەمڕۆڵە معرەفی بووە خۆشبەختانەی ئەیسە گوڵاوی هەمڕۆ بۆسە برندێکە لەناو کوردەواریە ئیناسن خۆشبەختانە هەمڕۆڵە بەستەرەکەی هەز زمینەکەی هەز ئاوەکەی هەز مردمەکەی علاقیان بە ئەم کارە هەز وەلێ لە واقعا مردم نیازیان بە ئامۆزش هەست نیازیان بە بەرنامە ڕێزی کەس ئەشی دەوڵەت حمایەتکە لە ئەم قەزیە لە بەحث بەستەبەندیە گوڵاوەکە و بەداخەوە فرە زەعیفن بەو شێوە سنەتیە بەستەبەندیەکەن ئەمە جێگەی ئیرادە ئەشی ڕەف بێ بە کۆمەکی مردمەوە ئەمە ڕەف بێت نیازمان بە کلاسە لە ئامۆزیشی هەست کە بەرگوزاری کە دەوڵەت حمایەت کە کلاسە لە بەرگوێ مردم ئامۆزش بوێنن گەورەکان لەوە بەر ئەیان گرد و ئەو وەختە هەر وەکایسە و ئەوانش قاو لە مۆشتەیانە هاورد و لەوە دوا ئەیانیا بان ئەو بوارە چۆن ئێمە دروستمان کردووە ئێمەش مناڵین و لە دەور دەستیان ناوین ئەگەڕیان لەوە دوا فێر بوون و ئیتر ئێمەش دایسە هەر خەریکین و هەر شرۆعمان کرد لە ئێمە خوارتر لە ئێمە گەورەتر گشتی هەر خەریکەم گوڵاوەسە گوڵاوەرین هەرچەشتە دروست دەکەین ئارە نعنا ئەورن گشتی دروست دەکەین گوڵاوگیری ڕسمێکە لە 2 مانگە لە فەسڵ بەهارە یا لە تاوسانە مردم ئەنجامی ئەن شغڵە ئەسلیە مردم نییە وەلێ خۆب کۆمەک دەرامەدێکە بۆ خانەوادەکان معموڵەن یعنی بیشتری گوڵاوی لێ درێسەکەن لەم ئاوایە ڕسم وازە سنت وازە گوڵاوی لێ وەلێ لە کنارە گوڵاوەکەیشە غونچەکەی وشکەکەنەوە گوڵەکە وشکەکەنەوە ئستفادەی داروی لێ ئەکەن بوو ناو دۆخوا بوو ناو غەزا لێتر بوو دەرمانێتر ئستفادەی لەم گوڵاکەن لە گوڵە وشەکەی لە فەسڵە لێتر مەخصوص لە فەسڵە دزمزانە تێرن ئەینن و ئەو وەختە متەوەجیەون و ئاویەوەن و ئەو وەختە گوڵش تێتە فەراهەم ژنی شەڕێ ئەیگرێت و ئەو وەختە ئەیتیری ناوە جۆرە ئەیکەینە گوڵاو ئەی فرۆشین و گوڵی لێ وشکەکەینە و خونچەکەی ئەورین ئەو وەختە ئیسفادەی لەکەین بۆ خۆمان بۆ دیگەران دەرامەدێکە بۆ هەم بوو ژنەکە هەم بۆ پیاوەکەی ئازیز لادێ تێکۆشان کانگای زانین و ئەدەب و عیرفان
مەکۆی پیاوانی زانا و تێکۆشەر خاکی زەرخێزت بانتر لە گەوهەر لانکی پەروەردەی شێرانی بوێر جێگە و بێشەڵان پاڵەوان و شێر جێ ئفتخاری مێژینەی هۆزم هۆی ئارامشی دڵی ئاڵۆزم ئاوازەی ناوت مەشهورە لە عام مەڵهەم و دەواس بۆ برین و زام گشتمایە فەخرن ڕۆڵەی داوێنت سڵاو لە خاکی پاک و خاوێنت لە ئەسڵا هەروە ئاوت ڕژاوە بۆیە ئیستاشە هەروەک خۆی ماوە زۆرت بەخێو کرد ڕۆڵەی زانا و ژیر پزیشک و پسپۆر شارەزا و دڵگیر ئوستاد زانستکە مامۆستای مەکتەب عالمی دینی با ئەسڵ و نەسەب شاعر سەنعەتکار دەنگخۆشی دەوران نووسەر و خەتات کاتبی قورئان ئامانە و هەزارە ڕۆڵەی شێر و گورد کە بوونە فەخری گەل و هۆزی کورد لەسەر چاوکەی پاک کانی و سەراوت بوونە هۆی بەرزی و گەورەی ناوت هەم ڕۆڵە شەرت بێ هەتاک و ماوم تێکۆشەرێکی گیان لە پێناوم لە ڕێ سەربەرزیت ڕۆح و سەردانم دەرد و بەڵاکەت کەوێ لە گیانم دەرد و بەڵاکەت کەوێ لە گیانم